سێشتی ئاسایی کە لە کۆریای باکوور قەدەغان. یەکەم، کابۆی شین. ڕەنگە ئەمەیان بەلاتەوە شتێکی سەیر بێت، بەڵام لە بەرکردنی کابۆی شین لە کۆریای باکووردا قەدەغەیە. ئەمەش تەنیا لەبەر ئەوەی دەسەڵاتدارانی کۆریای باکوور ئەم جۆرە لە جلوبەرگە بە ئایدیا و سیستەمی ئەمریکایی دادەنێن. ئایدیا و سیستەمێک کە کۆریا هەموو هەوڵێکی لەگەڵ دەدات تاوەکو دژایەتی بکات و نەهێڵێت چەکەرە بکات و ببێتە هەوێنی لەدایکبوونی گۆڕانکاری نوێ لە وڵاتەکەیدا. بەڵام ئەوەی سەیرا ئەوەیە لە بەرکردنی هەر جۆرە ڕەنگی کابۆیەکی تر جگەل لە شین ڕێپێدراوە و ئاساییە. دووهەم، ناونانی منداڵان بە کیم. ئەمەش لەبەر ئەوەیە سەرۆک و ڕێبەری کۆریای باکوور ئەو ناوەی هەیە. هەر بۆیە ساڵی 2011 پێشەوەی کیم جۆنگون بێتە سەرتەخت و ببێتە ڕێبەری کۆریا، دەسەڵاتدارانی کۆریای باکوور بە تەواوی کۆریادا دەگەڕان و داوایان لە خەڵکی دەکرد کە هەرکەس ئەم ناوەی هەڵگرتووە پێویستە دەست بەجێ ناوەکەی خۆی بگۆڕێت. سێهەم شت کە لە دەوڵەتەکەی کیم جۆنگ ئوندا قەدەغەیە ئەوەیە کە نابێت بیر لەوەش بکەیتەوە پیشەیەک بۆ خۆت هەڵبژێریت. ئەگەر تۆ هاوڵاتیەکی کۆری بیت و خۆست و ئارەزووی ئەوەت هەبێت ببیتە فتۆگرافەر یاخود مۆدێل، بێ دوودڵی خەونەکەت دەبێتە کابوس بۆت و شتێکی زۆر قورس دەبێت بۆ بەدیهێنانی. بۆ نمونە تۆ ئەگەر باوکت جوتیار بێت، ئەوە بێ دوودڵی تۆش هەمان شوێن پێی ئەو هەڵدەگریتەوە و دەبیتە جوتیار. ئەگەریش باوکت کرێکار بێت، ئەوە تۆش لە داهاتوودا پیشەکەی باوکت بەنسیب دەبێت. بۆیە هەرگیز نابێت بیر لەوە بکەیتەوە کە کارەکەت و پیشەکەت بگۆڕیت.